توندوتیژی دژی پیاوان ڕووی لە زیادبوونەوە لە ماوەی 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 335 ڕووداوی توندوتیژی دژی پیاوان تۆمار کراون. سڵاوتان لەبێت، من سیڤەرم، ئافرەتم و باسی توندوتیژی دژی پیاوانتان بۆ دەکەم. لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا لە سەرجەم نووسینگەکانی ڕێکخراوێکیەتی پیاوان لە هەرێمی کوردستان 335 ڕووداوی توندوتیژی دژی پیاوان تۆمار کراون. بوران علی فەرەد سکرتێری ڕێکخراوێکیەتی پیاوان قسەی بۆ پایتەخت میدیا کرد و ڕایگەیاند کێرفی ڕووداوەکانی توندوتیژی دژی پیاوان بەراورد بە ساڵی ڕابردوو ڕووی لە بەرزبوونەوەیە و بە شێوەیەک تەنها لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 31 ڕووداوی خۆکوشتنی پیاوان هەبووە و 11 پیاو کوژراون. سکرتێری یەکێتی پیاوان تایبەت بە پایتەخت میدیا ئاشکرای کرد ڕووداوەکانی خیانەتی هاوسەری هاوشانی قەیرانی دارایی دوو دیارترین هۆکارن بۆ کێشە خێزانیەکان و لێکجیابوونەوەی هاوسەران. بورهان عەلی گوتی ئێستا پیاوەکان بەدەستی ژنەکانیان دەچەوسەندرێنەوە و زۆرترین ئەرکیان دەخرێتە سەر کە کێشەیەکیش دروست دەبێت خزم و کەس و نزیکەکان کێشەکان گەورە دەکەن لە جیاتی ئەوەی چارەسەری بکەن. بەپێی داتاکانی یەکێتی پیاوان لە ماوەی 6 مانگی یەکەمی ئەم ساڵ 31 پیاو لە ماڵەکانیان دەرکراون و ئێستا لە پارک و باخەکان دەخەون. پایتەخت میدیا لە سکرتێری یەکێتی پیاوانی پرسی سەیرترین ڕووداو چییە کە لەلایەن ئێوە تۆمار کرابێت؟ ئەو گوتی پیاو ئافرەت هەیە 4 ساڵە لە یەکتری جیابوونەتەوە کەچی لە دوای جیابوونەوەیان تاوەکو ئێستا بەیەکەوە لە نێو یەک ماڵدا دەژین.